پازدەی تەباغ هەنگاوێکی گرنگە لە مێژوو شۆڕشی گەلەکەماندا لە بەرخۆدانی گەلەکەمان و وەستانەوەی دژ بە داگیرکەران و چەوسێنەران. پازدەی تەباغ ئەم ڕۆژەیە کە فەرمەندەی و شەهیدی نەمرمان هەواڵ ئەجید یەکەم فیشەکی بەڕووی دوژمنان و داگیرکەراندا تەقاند. هەروەها ئێمەی گەلی کورد بە تایبەت شۆڕشی پەکەکە کە ئێمە عاشقی چەک نەبووین، بەڵام لە ڕووی فشار و زەخت و زۆر و بەسەردا سپاندنی شەڕەوە هەر ئەم زوڵم و ستەم و بووە بە هۆکاری ئەوەی کە فەرمەندەی نەمرمان، فەرمەندەی شەهید و بەهێزمان هەواڵ ئەجید کە لە ساڵی 1984دا یەکەم فیشەکی بەڕووی دوژمناندا تەقاند. هەر ئەم پازدەی تەباغە بوو بە هۆکاری بوژانەوەی شۆڕشی گەلەکەمان لە هەر چوار پارچەی کوردستان، نەک بە تەنیا لە باکوور یان لە باشوور یا لە ڕۆژهەڵات یا لە ڕۆژاوە. شۆڕشی پەکەکە نەک بڵێن هەر لە هەر چوار پارچەی کوردستاندا، بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناویندا، ئەڵبەتە نەک هەرگەلی کوردیش، هەتا بۆ نەتەوەکانی تریش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تێکڕایی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا هاتوونە سەر ئەو باوەڕەی کە واقعەن بیرۆکە و فەلسەفەی بەڕێبەرایەتی ڕێبەرئاپۆ شتێکی دامەزراندووە، شتێکی لە ناو خەڵکە یعنی واقعەن پیادە کردووە کە تەواوی نەتەوەکان پەیڕەوی لێ دەکەن، تەواوی نەتەوەکان پشتیوانی لێ دەکەن، تەواوی نەتەوەکان پارێزگاری لە دەستکەوتەکەی دەکەن. ئەو دەستکەوتانەی کە بەهۆی شۆڕشی پەکێکەوە بەدەست هاتووە سەرجەم چین و نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمڕۆ هەم شانازی پێوە دەکەن هەم پارێزگاریشی لێ دەکەن. هەر بۆیەش بە پێویستی دەزانم داوا لە سەرجەم لایەنە سیاسیەکان چین و توێژەکانی هەر چوار بەشی کوردستان بۆ ئەوەی کە زووتر و ئاسانتر و باشتر بتوانین بە سەرکەند و کۆسپەکانی دەوروبەرماندا سەرکەوتن بەدەست بێنین، بەسەر نەیارانی گەلەکەماندا و بەسەر چەوسێنەرانی نەتەوەکانی تریشە ئێمە سەرکەوتن بەدەست